بەناوی خی گەورە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕاست بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوونەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی جوانمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لای. زۆر سپاس شەیدا بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئومێد دەکەم ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و بەختەوەری بگوزارێنن سڵات و مهرەبانی خوا خوازیم بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم ئومێدی کۆمەڵگەیەکی پڕ لە تەبایی و پڕ لە خۆشەویستی خوازین ئەمڕۆژ لەگەڵ شەیدا لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان ئومێد دەکەین تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمانجی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێ وەک ڕۆژانی تر بە کۆمەڵێ بابەتی هەمەڕەنگ و بە وەرگرتنی ڕاو سەرنج و زانیاری پەیامنێرانمان و بە ئامادەبوونی کۆمەڵێ میوان و بڕگەی جیاواز لە نێو ستۆدیۆ تەوەر و بەرنامەی ئەمڕۆژمان ڕازێنینەوە. بەڵێ بەڕێزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان کە بەم شێوەیە دەبێت. ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 22 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و پێشبینی بارانبارین لە هەولێر 4 میلیم دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و لە دهۆک بەرزترین پلەی گەرما 21 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت. لە کەرکووک بەرزترین پلەی گەرما 26 پلە دەبێت و نزمترین پلەش 13 پلە دەبێت. لە شاری هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 23 پلە دەبێت و نزمترین پلەش 8 پلە دەبێت. لە ڕانیا بەرزترین پلەی گەرما 22 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و هەروەها لا گەرمیان بەرزترین پلەی گەرما 26 پلە دەبێت و نزمترین پلەش 15 پلە دەبێت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە ڕێنمایی دروست لەبارەی پاراستنی ددانەکانمان و بە پزیشکێکی پسپۆڕی بواری تەندروستی ددان هەوڵ ئەدەین زانیاری و ڕێنمایی هۆشیاریەکی دروست بە ئێوەی عزیز و بە خێزان و بە تاکەکانی کۆمەڵگە بگەینین لەبارەی پاراستنی ددان و گرنگی و بایەخی ددانەکانمان و ئەو خۆراک و بەرهەمانەی کەوا بەسوودن بۆ ددانەکانمان و ئەوانەشی کەوا دەبنە هۆی لە ناوبەر یا زەردبوون یا هەڵوەرین و ڕزینی ددانەکانمان. ئێستا دەچمە لای مێژوە گرنگەکانی نۆی چوار کە لەم ڕۆژەدا لە ڕابردوودا بزانین چ شتێک ڕوویداوە لە تەواوی جیهاندا. ڕۆژی نۆی چواری 1609 فیلیپی سێیەم پادشای ئیسپانیا هەڵسا بە دەرکردن و دەربەدەرکردنی موسڵمانانی وڵاتەکەی لە کاتێکدا دەسەڵاتی سیاسی موسڵمانان لەو پەڕی دەسەڵاتی خۆیدا بە چاوی سۆز و بەزەیەوە لە کەمەنەتەوەیی و ئاینیەکانی دەڕوانی. نۆی چواری 1928 کۆماری تازە دامەزراوی تورکیا بڕیارێکی دەستوری دەرکرد و بڕیاری گوێکردنەوەی ئاین لە دەوڵەتیدا و دەوڵەتیشی کردە سیستەمی ئەلمانیەت. نۆی چواری 2003 داگیرکردنی عێراق لەلایەن هێزەکانی ئەمریکا و ڕووخان و کۆتایی هێنان بە حکمی پڕلەستەم و چەند ساڵەی حیزبی بەعس و ڕماندنی پەیکەرە لە زین دروستکراوەکەی سەدام حوسێنی سەرۆکی عێراق لە ناوەڕاستی مەیدانی بەغدای پایتەختدا. نۆی چواری 1951 سادق هیدایەتی چیرۆکنووسی ڕوەکخۆری ئێرانی لە تەمەنی 48 ساڵیدا لە شوقەکەی خۆی لە شاری پاریس خۆی بە گاز خنکاند و کوشت کە تێیدا کرێچی بوو و لە گۆڕستانی پێرلاشێزی پاریز نێژراوە. نۆی چواری 1990 کۆچی دوایی شاعیر شێخ ئەمینی بیارە ناسراو بە بێوەی شاعیر لە تەمەنی 59 ساڵیدا. ئەمە کۆی ئەو ڕوودا و مێژوە گرنگانە بوون کە لە نۆی چواری ساڵەکاندا ڕوویانداوە. شەیدا هەر بۆ زانیاری جەنابێت لە ئەمڕۆ کە نۆی چوار یەکێک پێم وابێت لە گرنگترین ڕۆژەکانی ئەمڕۆ یانی ڕووداوەکانی ئەمڕۆ سەدام حوسێن ئەڵێ لە یادداشتەکانیە ئەڵێ ئەو ڕۆژەی کە پەیکەرەکەمیان ڕمان لە ناوەڕاستی بەغدای پایتەختدا خۆشم لەوێ بووم لە نێو ئاپۆرەی جەماوەرەکەدا تەکسیەکەم گرتووکەوە بڕۆم وەکۆڵێ چالاکیەکی مەیدانی سەربازی ئەنجام دەم لەگەڵ شۆفێرەکەمدا دابەزیم بۆی گومانمان لێ نەکەن منیش لە نێو ئاپۆرەی جەماوەرەکەدا چەپڵە ڕێزانم بۆ ڕووخاندنی پەیکەرەکەی خۆم لێدا. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش پەیامنێرمان عیمران ئەمیر لە خەباتەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەریت. بە مەبەستی ڕەخساندنی هەلی کار بۆ خوێندکاران و ناساندنی بەرهەمە ناوخۆییەکان لە پەیمانگای تەکنیکی قەزای خەبات فستیڤالێک سازدرا
بەرهەمی دەستی و ناوخۆیی بەشێک لە قوتابیانی فستیڤالەکە نمایش کرا. ئامانجی خوێندکاران لەم جۆرە فستیڤاڵ و چالاکیە ئەوەیە کە توانا و بەهرە و لێهاتووی خۆیان بناسێنن بە بەشداربووان و لایەنی پەیوەندیدار. وەکو بەشی بەرهەمی ڕۆچی لە پەیمانگەی تەکنیکی خەبات و هەروەها بەشی پاراستنی ڕۆک دوو بەشی کشتتوکاڵیمان هەیە لەم پەیمانگە و لەگەر بەشی ئایتی و بەشی کارژەر یاسا هەڵسان بە ئەنجامدانی فستیڤالێک لەسەر ئاستی دەڤەرەکە و بەتایبەت بە پەیمانگەی تەکنیکی خەبات فستیڤالەکە لەژێر ناونیشانی گەشەپێدانی کەرتی کوشتتوکاڵی و زانستە پراکتیکیەکانە مەبەستی سەرەکیمان لە ئەنجامدانی ئەم فستیڤالە بریتە لەوەی کە زیاترین ئەو کۆمپانیا و ئەو کارگانێکەوە لە هەموو کوردستانە کار دەکەن و زیاتر پەیوەندیان بە گەشەپێدانی کەرتی کوشتتوکاڵ هەیە کۆیان کەینەوە لەو فستیڤالە بەشدار بن. قوتابیان و خوێندکاران ناڕازی و بێهیوان لە حکوومەت چونکە دەڵێن دوای تەواوبوونمان لە خوێندن حکوومەتی هەرێم هیچ هاوکاریەکمان ناکە بۆ بوون بە جوتیار و خزمەتکردنی کەرتی کوشتتوکاڵ. کەرتی کوشتتوکاڵ بەڕاستی لە کوردستان زۆر خراپە، هیچ گرنگی پێ نادرێ. ئەوەی گرنگی پێ دەدێت تەنها نەوتەکەیە. بەڕاستی ئەگەر گرنگی بە کوشتتوکاڵ بدرێ کوردستان ئابووری زۆر پێش دەکەوێتن. ئێستا ئەمە هەموو خیبرەمان هەیە، هەموو تەخەڕوجمان کرد. یعنی ئێستا ئێمە ئەگەر کوشتتوکاڵ بکەین دەست بە زراعەت و ئەو بکەین زۆر لە جوتیاران شارەزاترین. ڕاستە جوتیارمان گەلێک لە زۆرە، بەڵام هەمووی زەرەر دەکەن. لەبەرچی زەرەر دەکەن شارەزاییان نییە، یعنی خیبرەیان نییە، تەنها وەکو باوک باپیرانیان کوشتتوکاڵ دەکەن. ئەوەش زەرەریان پێ دەگەین. لەبەر هەندێک کوشتتوکاڵ لە کوردستانی خۆمان پێش ناکەوێت. کەس یعنی احتیمام بە تەخەڕوجەکان نادرێ. دامەزراندن نییە. ئەگەر بێت و حکوومەت بڕە پارەیەک یان شتێک بدا بەو کەسانەی کە تەخەڕوجیان کردیا، یعنی وەکو ئێمە ئێستا ئەگەر حکوومەت یارمەتیمدا دەست یارمەتیمە بدرێژگە پارچێک زەویم پێ بدا ئامێرەکانم لە بۆ دابینکە خۆم سەرپەرشتی کوشتتوکاڵی خۆم دەکەم. کوشتتوکاڵێکی زۆر باش بەرهەم دێنم و کوردستانیش پێش دەکەوێت. پێویستمان بەوە هەیە کە یارمەتی حکوومەتەکە یارمەتیەکت بدا و زەویەکت پێدا تاوەکو بتوانی کە تۆ پرۆژەی کاتە ئەوتوانێت خۆت هەیە لەسەری تەطبیقی بکەی و بزانی بیگەی بە بەرهەمەکو بۆ مادیبوونی خۆت کە چەند ساڵە کردیتت. وەقوتابیش هەیە، قوتابی واما هەیە و تەواوی کردو ئێستا فەلاعەتی ئەکادیمیە. پێویستمان بە زەوی هەیە کە حکوومەت تابینی بکە لە بۆ قوتابیانێک کە دەردەچن و بە ئاکادمی توانەکانی خۆیان تەواو دەکەن. لە پاش تەواوبوون پێویستمان بە زەویەکەوە پێویستمان بەو بەرهەمانەیە کە حکوومەت تەوزیع بکات لەسەر قوتابی، چونکە هەموو قوتابیەک توانای مادی ئەوەی نییە کە بەخۆی دابین بکە و هەموو کەسێکی زەوی نییە. کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵەیە هەنگاوێکی گەورەیە بۆ بەرەو پێسوونی کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و ئەگەر بێت و حکوومەت گرنگی بە کەرتی کوشتتوکاڵ بدا لە هەرێمی کوردستان دەتوانێت بەشێکی زۆری داهاتی هەرێمەکەمان لە ڕێگای کوشتتوکاڵەوە دابین بکات. هەروەکو چۆن بەشێکی زۆری وڵاتان لەسەر داهاتی کوشتتوکاڵ بەڕێوە دەچن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵە بەڕزان ئێستاش پێکەوە دەچینە لای زانیاریەک کە زۆر جار پێمان وایە پۆشینی هەر جلوبەرگ و ڕەنگێک تەنها شتێکی سوتفە و بێهۆیە، بەڵام لەم زانیاریەدا لەبارەی ڕۆبی ڕەشی پارێزەران و دادوەرانەوە ڕوونکردنەوە دەدەین و هۆکاری پۆشینی ڕۆبی ڕەش لەلایەن یاساناسانەوە بۆ ئێوەی ئازیز ڕوون دەکەینەوە. ساڵی 1991 و لە سەروبەری شۆڕشی فەڕەنسیدا ڕووداوێک لە وڵاتە ڕوودەدات. ڕۆژەیەک دادوەرێک لە پەنجەرەی شوقەکەی خۆیەوە خەریکی خوێندنەوە و هەڵمژینی هەوایەکی پاک بوو. لە چاوتروکانێکدا سەرنجی کەوتە سەر شەقامەکەی بەرامبەری و بینی و دوو کەس بەربوونەتە یەخە یەکدی و شەڕ دەکەن. یەکێک لە شەڕکەرەکان ئەوی دیکە دەکوژێت و بەڕاکردن شەقامەکە جێدێڵێت و خۆی قوتار دەکات. دادوەرەکە خۆی دەبێتە شاهیدی بێگومان و بێلایەنی ڕووداوەکە و ڕوخساری بۆ کوژەکەش دەبینێت و دەتوانێت بیناسێتەوە. کەسێکی مرۆڤدۆستیش لەو کاتەدا دێت و کەسە کوژراوەکە دەگەیەنێتە نەخۆشخانە، بەڵام دواتر لە پای ئەو کارە چاکەی بە تۆمەتبار لە قەڵەم دەدرێت و دەکرێتە بکوژ و دەبرێتە بەردەم دادگا و دادوەری ئەو ڕۆژ و کەیسەش هەمان دادوەری بینەری ڕووداوەکەیە. دادوەرەکەش نەیدەتوانی هیچ هەوڵێک بدات لە پێناو بەبێت تاوان ناچاندنی تۆمەتبارکراو، چونکە لەو کاتەدا چوارچێوەیەکی یاسایی کاری پێدەکرا کە دەیگوت نابێ هیچ دادوەرێک بەبێ بینین و زانیاری کەسی خۆی بڕیار بدات، بەڵکو دەبێ بەڵگە و شاهیدی هەبێت و بۆ بەڵگە و شاهیدانە کەیسەکانی یەکلایی بکاتەوە. هەموو بەڵگەکانیش دژی تۆمەتبارکراو بوون و دادوەریش ناچار بوو تاوانەکە بخاتە پاڵ ئەو کەسە و بڕیاری لە سێدارەدانیشی بۆ دەربکات. پاش ماوەیەک دادوەرەکەدان بەڕاستی ڕووداوەکەدا دەنێت و خەڵکیش با کەسێکی بێویژدان ناوی دەهێنن و دەکەوێتە بەردەملۆمە و سەرزەنیشتی خەڵکیەوە.
دوای ماوەیەک پارێزەرێک دەچێتە بەردەم ئەو دادوەرە و ڕۆبێکی ڕەشی لەبەردایە و دادوەرەکەش لە هۆکاری ڕەشی ڕۆبەکە لێ دەپرسێت. پارێزەرەکەش وەڵام دەداتەوە ئەویش دەڵێ بۆ ئەوەی بەبیرت بهێنمەوە کە جەنابتان بوونە هۆی بەناڕەوادانی حکمی لە سێدارەدانی کەسێکی بێتاوان و بۆ ئەوەی هەر کات من و هاوشێوەی منت بینی بیرێ بکەوێتەوە کە لە بڕیارداندا پەلە نەکەیت و ڕۆحی ئەو کەسە بێتاوانەت بەبیر بێتەوە و دادپەروەری بنوێنیت. لە دوای ڕووداوە پۆشینی ڕۆبی ڕەشی پارێزەران لە فەڕەنسادا بۆتە عورفێکی مرۆڤدۆستانە و لە سارانسەری جیهانیشدا بووەتە شتێکی پێوە پابەند بوو. دەستخۆش شەیدا. شەیدا وەک ئاماژەمان پێکرد کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەری سەرەکی ئەمڕۆ بریتە لە پێدانی ڕێنمایی لەبارەی تەندروستی ددانەکانمانەوە. بەڕێز دکتۆر سەردار ئەحمەد پزیشکی پسپۆڕی ددان میوانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژە بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی ددانەکانمان و ئەو هۆکارانی کەوا دەکەن ددانەکانمان بە تەندروست و وەکوڵێ بە بەردەوامی بمێنەوە لەگەڵمانە بۆ کۆتاییەکانی تەمەنمان. زۆر بەڕێز دکتۆر سەردار ئەحمەد پزیشکی پسپۆڕی ددان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. دکتۆر گیان سەرەتا بە لەو پرسیارە دەست پێ بکەین ددانەکانمان چه گرنگی و بایەخێکیان هەیە یان بۆنە ددان چه گرنگی و بایەخێک بە مرۆڤ دەبەخشێت؟ طبعاً پێشکی بەناوی خوای پەروەردگار من ئەوەی کە لە ژیانی ڕۆژانەی خۆمە هەستی پێ بکەم و لە ژیانی خەڵکی تریشا لە کوردەواری خۆمانە زۆرترین خەڵک بەدەست دەمودانیەوە ناڵێنێ. ئەویش بەهۆی ئەوەی کە لە سەرەتاوە کۆمەلگای ئێمە گرنگیکی زۆری بە دەمودانی نەیەوە، یعنی زۆر ئەو گرنگەی بە زۆر شتی تری جوانکاریەدا بە دەمودانی نایە لە کاتێکا کە دەمودان گەورەترین جوانیە بەخشێ بە مرۆڤ بوو، هەم لە ڕووی تەندروستی و لە هەم ڕووی جوانی بۆ مرۆڤەکە. بۆ نمونە ئەگەر کەسێک دەمودانی خراپ بێ، یعنی ئەمە سێرچە و بەحس کراوە لەسەری لە کۆمەلگای ئەوروپیا لە هەموو کۆمەلگاکانی ترا ئەگەر کەسێک دەمودانی خراپ بێ سێرەکەی لە ڕێژێکی زۆر نەخۆشی دڵیشیان هەیە، یعنی لە ڕووی دەرونیەوە ناتەواون خواردیان بە باشی بۆ هەزم ناکرێ. بۆ ئەگەر ئەو خواردنی کە تۆی خۆی لە ناو دەما ئەوەی بەدەر لەوەی کە جوانەیە کە بەخشێ بە مرۆڤەکان تۆ گەر دەمودانت مەزبوط نەبێ و دەمودانت کلۆر بێ و یعنی تەندروستێکی باشیان نەبێ ناتوانانی خواردن بە شێوازێکی ڕێکوپێک بجاویت. ئەگەر تۆ بڵین کردداری جوونی تەواو نەبێ ئەو کاتە ناتوانانی خواردن بە ڕێکپێکی لە ناو مەعیدا هەزم ببێ، چکە و بڵین ئەو پارتیکڵانە یا و پارچە خواردانەی کاچێتە ناو مەعیدەوە بەو شێوازە گەورەیە مەعیدە ناتوانێت سەیترەکە بەسەریا و هەزمی بکە. ئەمە لەو ڕۆ لە ڕووی بڵین ئەوەی کە چۆن بیپارێزی یا بۆ نمونە کۆمەلگای ئێمە خواردنەوە گازیەکان یا ترشی یا زۆر شتەیە لە دیعای جوانکاری یا دیعای بۆ کرێ عەلە ئەساس ئەمە شتێکی سوودبەخشە بە دەموددان. بۆ نموناڵێ سۆدە و من خۆم بینیم وڵە سۆدە و لیمۆ تێکەڵ کە بادانەکانت سپی بێ. لە ڕاستیە سۆدە و لیمۆ ئەگەر بێتە سەر توانای ترشێتی پێچێکی زۆر بەرزیانەیە، یعنی پێچ بە معنای ئەوەی توانای ترشێتیان زۆر بەرزە، یعنی پێچیان لە خوار حوتەوەیە ئەو کاتە ینی تۆ ترشێکەکەی بەناو دەم تا بۆ ماوەیەکی کاتی سپێ کاتەوە، بەڵام کولی ورد لەسەر دانەکانە دروست دەکات و دوجارە بتەوەی کۆبوونەوەی خۆراک و لێ و بەکتریا دزە کاتە ناو دانەکە و کلۆریەکە. زۆر باشەکە تۆرکەواتە کلۆربوونی ددان چیە و هۆکاری کلۆربوون چییە؟ کلۆربوونی ددان طبعاً ئەگەر مینایدان کولی تێ ببێت بە هەر شێوازە بێ، یعنی ئەگەر تونێل لەسەر دانەکان دروست ببێت ئەو کاتە بەکتریا بە ئاسانی ئەتوانێت دزە بکە. ئەمیش لە ڕێگەی چیەوە؟ بۆ نمونە گرنگی نەدان بە تەندروستی دانەکانی خۆت. بۆ نمونەکە تۆ مرۆڤ ئەگەر دەمودان نەشوات بە شێوازێکی ڕێکوپێک یا ئەو خواردنە تەندروستانە نەخوات بە شێوازێکی ڕێکوپێک ئەو کاتە دانەکانی یعنی دووچاری کلۆربوونە بوون بە چه شێوازێک بەو شێوازێک کە بۆ نمونە مرۆڤ ینی کۆمەلگای ئێمە بە تایبەتی خەڵک زۆر ئەم خواردنەوە گازیانە زۆرە خۆن، یا بۆ نمونەش شیرینی زۆر ئەخورێ لە کۆمەلگای ئێمە. شیرینی خواردن و خواردنەوە گازەکان ئەمانە هەمووی بڵین توانای ترشێتیان بەهێزە. تۆ شیرینیە خۆی لە دوجارە بێ بە ترش، ئەم ترشە ئەچێتە سەر ڕووی دانەکان و کونی ئەکات
کە کونی کرد ینی بڵێ شیرینەکە بڵێ شوگەرەکە بێ بە ئەسیدەکە توانای کونکردنی ددانەکانی هەیە کە کونی کرد ئەو کاتە چی لێ بەسەردێ بەکتریاکانی ناودەم کە ژیانیان لەسەر ئەو دانەیە لێوە دزەکەنە ناو دانەکەەوە بێتە هۆی کلۆربوون و پاشان لە ناوچووی دانەکە و ئیتر ئەو کەسە و مرۆڤ بە بێدانە منێتە دوچارە بێ بیر لەوە بکاتەوە ئەڵتەرنەتیڤ یا بەدیلێ بدۆزێتەوە بۆ ددانەکانی کە هیچ بەدیلێکیش نابێتە بەدیلی ددانی خۆت چکە ئەو دانی کە خۆت دروستکراوە هەر دانێک بۆ نمونە لە ئەو ڕێگەی کە لە ناو ددانایە زیاتر لە حەوڕی شاڵی بەدەورەوە یعنی بۆ نمونە گەر کاتێک تۆ هێزێک ئەکەوێتە سەر ددانەکانت ئیتر خی پەروەردگار بۆ شێوازە دروستی کردو ئەو دانە سیفەتی کوشی نییە یعنی وەکو کوشن وایە کە زەختی ئەکەوێتە سەری داوازێت دابەزێت دوایی دوجار کە زەختەکەی لەسەر نەما ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی ینی ئەمە وا ئەکات کە ئەو دانە بمێنێتەوە یا شێوازی بڵین شێوازی توێکاری ددانەکە بە شێوازی دروستکراوە کە کەمترین هێز کاری تێ بکە کە ئەم شێوازش مرۆڤ ناتوانێت بەو شێوازە دروستیکا کە خی پەروەردگار دروست کردووە جا بەڕێی من وە بەڕێی هەموو کەسێکیش وایە کە ئینسان زیاتر گرنگی بە ددانی خۆی با هەوڵ بدات ددانەکانی خۆی بمێنێتەوە نەک ددانی بەدیل بە دوای بەدیلا بگەڕێ یا بە دوای دانێکی ڕنگ ئەوە جوانتر بگەڕێ یا شتێک ددانەکەی خۆی زۆر باشترە لەو هەموو بەدیلەی کە باز ئەکرێ وە دیعای بۆ ئەکرێ علە ساز ئەمە زەرعی دانە یا ئەمە جسری دانە یا ئەمە هەر دانێک لە دانەکانی تر یا تاخمە یا هەر شتێکی ترە ئەمانە نابنە بەدیل دکتۆر باسە لەوە کرد کە یەکێک لە هۆکارەکانی کلۆربوون ئەوەیە کە ددان بە ڕێکوپێکی ناشۆردێت کەواتە ڕێگایەکی دروست بۆ شۆردنی ددانەکان بۆی بیان پارێزین لە کلۆربوون چییە؟ طبعاً پێشەوەی کە ئینسان شەوان کە بخەی بچە سەرجەکە باشتر وایە کە دەمودان بشۆرێت بە شێوازێکی ڕێکوپێک نەک بەو شێوازەی بڵین ڕاستە و خۆڕووی فڵچەکە لە ددانەکان بێت بێ گۆشەیەک دروست بکەی تاوەکو ئەو خواردنەی لە بینی پوکودانەکە دەری بکەیت ینی بەو شێوازی بۆ منە دانەکانی پێشە بە شێوازی قشدایەنانە قش چۆن دایانی بەو شێوازە بەم شکڵە سەری دانەکان بە شێوازێکی دایری و بۆ پێشەوە بۆ دواوە بەو شێوازە وایە بینی دانەکانیش پاکەیت و اینجا گەر فلۆسیش بەکاربێنی بڵین دەزوی ددان بۆ یە خواردنی لە بینی دانەکانە دەریکەیت ئەوە شتێکی زۆر زۆر باشە دکتۆر هەندێک کەس کە فڵچە بەکارهێنێت فڵچەکە ناتوانێت زۆر بیباتە دواوی دانەکانی بڵێن یەڵنجی بۆیێت ئێستا من خۆم وام ناتوانم بە باشی دانەکانی دوام پاکەمەوە ئەبێ لەم حاڵەتەدا چی بکەین؟ وڵی کە ینی ئەتوانی شتی تر بەکاربێنی بۆ ناگەر بە سیواک ئەتوانی سیواک بەکاربێنی سیواکیش مادەیەکی زۆر زۆر باشە ینی بەڕایی نەک بەڵین ڕایی من سێرچی لەسەر کراوە سیواک مادەیەکی تیا تینی گەسیدا یعنی ئەبێتە زۆر جار ئەگەر بە مەزبوطی و بە شێوازی کڕکپێک بەکاربێنرێت ئەبێتە بەدیلی فڵچە یعنی لەگەڵ فڵچەکەشا بەکاربێنری ئەوە باشترە تینی گاسید ئەو بەکتریانە ئەکوژێت لە ناو دەما کە بەکتریای زیان بەخشن بەکتریا سوود بەخشەکانە یەڵێتەوە بەڵام ماجوونی دان یاخود هەویری ددان بەو شێوازە نیە بەکتریای سوودبەخش و زیان بەخشی شەکوژێت یعنی ئەگەر تۆ بیتە سەرواقع ئەتوانی ئیسفادێکی زۆر زۆر لە سیواکێک گەر بە شێوازی کڕکپێک بەکاربێنێ بەڵام ئەوەی کە تۆ بڵێ ئەو کەسانی کە ئێڵنج ئەیان لە دواوە ئەو کەسەوانی گاگ ریفلکسیانەیە بەڵام ناتوانانی ئەگەر ئەتوانێت بەنج بەکاربێنێ بەنجی ماوزوعی ینی هەم ئەبێ ئێمە ڕۆژانە زۆر جار دەمودانەشن ئەبێ هەموو جارە بەنجی ماوزوعی بەکاربێنین ئەم بەرەوە بەدیل ئەمە ڕەبتی بە معجونەکەەوە هەیە یان ئەو بە معجونەکۆنی ئەو کەسە خۆی سنسیڤ ینی ڕسپۆنسی هەیە بەو معجونەیە هەر تەنێکی تر بێت زۆر جار چت ناو دەمێت تووشی زۆڵی معجون بڵێ معجون گرنگ ینی معجونی چاک هەیە کوالیتی بەرز بەڵام بەڕاستی منم نەکردو نازانم کامە زۆر باشە و ناژمە بەنزەر بۆی کە ئیدعا بۆ شەریکە یا بۆ شتێن بکەم بەڵام معجون هەمووی بەشێوەکەن کە جۆرە معجونێکەیە کە زۆر باشە و ینی من لە لای دکتۆریشم پێ معجون فلۆرایدی تیا بێت شتێکی زۆر باشە زۆربەی معجونەکانیش فلۆرایدی تایە بەڵام شێوازی شۆرینەکە لە هەر هەمووی گرنگترە تۆ گەرە خواردنی لە بینی دانەکانە و دەری نەکەیت یا خواردنی لە بینی پووکەکە ئیسە ئینسانی وایە کە دەمودان ئەشوات ئەوە بە سەرعی دەمودان ئەشوات ینی چی ئیسفادەیەکە هەر شتێک پاکەیتەوە بە سەرعی ینی ئیسفادی لێ ناکەی جێباد و دەقەڵاسێ دکتۆر پاکەرەوە ڕووەکیەکان زۆر جار بەشێ لە مرۆڤەکان بە گەڵای بەشێ لە درەختەکان یا بە توێکڵی لیمۆ یان بۆمە بە سرکەی سێو یامەش سرکەیەکی تر بێت دەڵێن ئەمە باشترین پاکەرەوەیە و پاکڕاگررتنی ددانەکانە ئەمە هیچ بنەمایەکی تەندروستی هەیە بەعکسەوە ئەگەر بەکارهێنانی ترش لە هەموو کاتێکە خراپە بۆ دەمودان ڕاستەخۆ ئەگەر ترش بەردەمودان کە تووشی حاڵەتێکە پێوتە ئەسید ئێڕۆژن یانی داخوران بەوەی ئەسیدەوە
یعنی من خۆمەر بەحسی ماسەرەکەم لەسەر ئەوە بوو بڵێن بەکارهێنانی خواردنەوە گازەکان و تەسیراتیان و کاریگەریان لەسەر مینای دەمودان یعنی هیچ خواردنەوەیکی گازی نەبوو کە هەمویان ترشیان تێدایە یعنی هەمویان پێچیان زۆر نزمە لە خوار ئاسی هاوسەنگیەوەیە کەواتە هەموو ترشێک زەرری بەدەمودان زەرەر بەدەمودانەگەێنێ لیمۆ کە ئیسفادێکی تەندروستی بە تۆگەێنێ ئەبێ تاو تەخفیفیکە اینجا بیخۆیتەوە نابێ بە ڕوویدانەکە باش وایە بە قەسە بخورێ بۆی هیچ نەبێ بەر ڕوویدانەکانە نەکەوێت ئێو کەسانی خواردنەوەی سرکەی سێو بێ هی ترێ بێ ڕۆژانە خواردنەوەی سەرەکیانە لەبەر تەندروستی خۆیان ینی بۆ تەندروستی ئەمە جیاوازە بەڵام بێ هەوڵ بدەن بەردانەکانیان نەکەوێت یعنی بە قەسەب بخورێ باشترە نەک بە ڕاستەخۆ بە ڕووی دانەکان بکەوێت چکە ئەو کونەوردانە دروستەکە و دوجارە بێتە هۆی کلۆربوونی دانەکانیان دکتۆر دایک و باوک وەکو سەرۆکی خێزان تا چەند پێویستە هۆشیاریەکی وایان هەبێ هەم بۆ خۆیان هەم بۆ منداڵیان جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئێمە لە سەرەتاوە نەمانتوانیوە خزمەتێکی بەرچاو پاڵخاوێنێکی بەرچاو بە ددانەکانمان ببەخشین بۆیە لە کۆتاییەوە بە بێددان ئەمێنینەوە کامەیە ئەو هۆشیاری و ڕێنماییە تەندروستی کە پێویستە هەمان بێ لەبارەی ددانەکانمانەوە بۆ ئەوەی لە کاتی پیریا و لە تەمەنی 56 ساڵی ئێمە بێددان نەمێنینەوە باڵێ خۆی ئێمە هینێکمانەیە بڵین ڕێژێک هەیە بۆ کلۆربوونی ددان و ڕێژێک شێ بۆ نەخۆشیەکانی پووک عادەتەن لە دوای 35 ساڵی و نەخۆشیەکانی پووک دەست پێەکە و کلۆربوونی دانیش لەو تەمەنەوە دەست پێەکە کە ئینسان بڵین مەناعی یاخود بەرگری لەشی کامل نییە ئەین تەواو نییە دایک و باوک ئەتوانن چی بکەن مناڵەکانیان تەمان ڕێنماییانەکەی بە شۆردنی دەمودانیان نەخواردنی ئەو خواردنە شیرینی نەخواردنی خواردنەوە گازیەکان ئەمانە بە شێوازێکی سەرەکی نەخواردنی کۆمەڵێ خواردن کە لە مارکێتەکانە هەن هەمویان ترشێتی ناودەم زیادەکەن و دوجارە بنەهۆی کلۆری بەڕاستی مناڵ ئامۆژگاری کرێ بۆی کە خواردنی بڵین بۆ نمونە سروشتی وەکو سەوزە میوە ئەمانە بخوات بە شێوازێکی گشتی تاکو تەندروستی دانەکانی یاد دانەکانی بە شێوازێکی ڕێکپێک بمێنێتەوە بەڵێ کاکتۆر کلۆربوونی ددان لە منداڵدا ئەبێ هەڵبکێشرێت یان چارەسەری هەیە ناکو خراپترین شدەوەی کە دانەکان لە مناڵیا بکێشرێت تا تاوەکو تەمەنی تەواوی خۆی بۆ نمونە گەردانێک لە تەمەنی 11 ساڵیا بکەوێت تۆ نابێت لە تەمەنی 7 ساڵیا بیکێشیت لەبەرەی ئەو بۆشایی کە هەیە بۆ دروست بۆ هاتنە دەرەوەی دانە هەمیشەیەەکە ئەو بۆشاییە نەما دوجار دانەکانی خوارە بێ یا ئەو دانە دەرنایە کە دانی هەمیشەیە یعنی باشتر وایە دانی کلۆری بڵیندانی شیری بمێنێتەوە و ئەو کەسە سەردانی پزیشکی پسپۆڕی مناڵان بکات بۆی کە دکتۆر ئەو هەموو شیرینی و خواردنەوە گازی کە منداڵ هەیەی لە فترەی قۆناغی ددانی شیرێتە هیچ کاریگەریەکی سلبی و خراپی هەیە بۆ ددانەکانی بۆنە کامل بوونی ئەو ددانەی کە بۆنە لە شیریایکەوەی بەڵام شیرینیەکی زۆری پێخواردەوە بەڵام لە هەڵهاتنەوە دەرهاتنەوەی ددانە ئەوەی ددانی تر هەمیشەیەکەیە واز لە شیرینیەنێ ئەم شیرینی خواردنی کاریگەری هەیە بۆ ئەو قۆناغی تر خۆی کە تۆ دانی شیرید نەما دانە هەمیشەیەکانیش طبعا التهابی دانی یا بڵین هەوکردنی دانی شیری ئەبێتە هۆی زۆرجار ئەبێتە هۆی هەوکردنی دانی هەمیشەیش زۆرجار گۆڕانکاری دروستەکە بۆ نمونە دانە هەمیشەیەکەی ئێشتا بەرگی دەرەوەی بە کامل دروست نەبوو بەڵام دانە شیرەکە التهابێکی زۆری کردووە ئەو التهابە زۆرت تەسیرەکاتە سەر دروستبوونی ئەو بەرگە کۆتایی دانە هەمیشەیەەکە ئێمە حاڵەتێکمانەیە پێوتر ئەمیلیۆجێنیسی ئیمپەرفێکتەوەتە ئەو بڵین ئەو ناتەواویەی کە لە مینای دانا دروستە بێ ئەمە زۆرجار ئەو عینەمانی دانەشیریەکان یا التهابی دانەشیریەکان بڵین هەوکردنی دانەشیریەکان ئەبێتە هۆی ئەم حاڵەتە لە دانە هەمیشەیەکان کە دوجار دانە هەمیشەیەەکە دەرێت یانی وەی میناکەی پێوە نەماوە یا بە تەواوی نەماوە یاخود میناکەی کونی وردی لەسەر و دوجار دانێکی ینی زۆر بێهێز و لاواز دروست ئەبێت بەڵێ ئەفو کاکتۆر ئەگەر بکرێت کەمێک باسی ڕوودکەناڵیشمان بۆ بکەی بزانین ڕوودکەناڵ چۆنە و لە چ کاتێکدا دەکرێت من طبعا خۆم ڕوودکەناڵ یعنی بڵین بڕینی ڕێگی ددان خۆی باشتر وایە ئەمە بڕینی ڕێگی ددان طبعا مەرحەلەی کۆتایە تر دانەکە تاوا کلۆر بۆ گەیشتە سەر ڕێگی ددانەکە تۆ بیر لەوە کەیتەوە دانەکە نەکێشێت طبعا باشترین شت ئەوەیە کە تۆ ددانی خۆت بمێنێتەوە نەک بیر لەوە بکەیتەوە ددانێکی بەدیل یا ددانێکی جێگرەوەی ددانەکانی خۆت بەدوایە بگەڕێتەوە عەلە ئەساس
تۆ ئەبیتە خاوەنی دانێک وەکو دانەکەی پێشی خۆت ئەمە هیچ بنەمایەکی تەندروستی نییە و هیچ بنەمایەکی زانستیشی نییە. ئەو جەنابەت کە باسی ڕێگی ددانت کرد ڕێگی ددان کۆتا چارەسەری ددانەکەیە و دوجار ئەگەر ئەمە چارەسەر نەبوو بیر لەوەکەیت و ددانەکە بکێشرێت و بەدیلێک کە کەمتر لە دانی خۆی ئەخرێتە شوێنی کیفی بۆ بکەی هەر ئیلا ئەبێت هەڵی کێشی لە دوای ئەوەی ئەگەر ڕوت کەناڵەکە بڵێن ئەنجامی نەبوو ڕوت کەناڵ ئەگەر چارەسەر نەبوو بڵێن بڕینی ڕێگی ددان تاوان بەو مانایە نیە نەخۆشکە سەردانی تەکا بڵێن بە تۆ ئەڵێ ڕێگی دانمە بڕم یاخود عەسەبەکەیە بڕم یانی زۆر لەم حاڵەتە تێگەیشتەوە ینی لەم وازانێ بڕینی ڕێگی دان شتێکی زۆر قورسە یاخود بڵێن تۆ بە چەقۆیەک بەرەبیتە عەسەبی ددانەکە و ئەی بڕینە هەر لە ناو ددانەکە خۆیەوە ڕێگی ددانەکە ئەبڕێت و دوجار پڕەکرێتەوە ئەمەش بڵێن قۆناغێکە لە قۆناغەکانی چارەسەر و نەخۆشە توانێگەری کاک زۆر دوا پرسیارم بۆ بەڕێزت زۆر بە کورتی هەندێک کەسەیە کە بۆنی ناخۆشی دەمی هەیە ئایا ئەمە ڕەبتی تەنها بە ددانەکانەوە هەیە یان بەکتریای سەر زمان هەیە چونکە هەنێک کەسەیە من پێم وابێت بەکتریای سەر زمانی هەیە واش ئەزانێت کە ئەمە ددانێکی کلۆرە یان ددانێکی تاوانیە بۆیە بۆنی دەمیێت بەڵام کە ئەچێتە لای پزیشک پێی ئەڵێت ئەمە بەکتریای سەر زمانی هەیە ئایا ئەمە هەیە بوونی هەیە بەکتریای سەر زمان طبعاً بۆنی ناخۆشی ناودەم سەبەبی زۆرە یعنی یەک هۆکار نییە بۆ دروستبوونی بۆنی ناودەم ئەوانەی کە دایبیتسن واتە ئەوانەی کە شکرایان هەیە کیتۆ ئەسیدۆسیان هەیە بۆنێکی ناخۆش لە دەمیان دێت ئەوانەی کە تۆنسلایتسیان هەیە یا فرنجایتسیان لە رنجایتس ئەوانەی نەخۆشیەکانی بۆری هەوایان هەیە ئەو نیە تۆنسڵەکان ئەوانەی کە هەوکردنی لە مناڵە هەیە لەوزەتی ئەوە بێتە هۆی یا لە گەورەشە هەیە یا کلۆربوونی ددان یاخود کۆبوو ئەوانەی کە جگەرە کێشن یار زۆر خواردنە بێتە هۆی بۆ نمونە سیر پیاز ئەوانە بۆنی ناودەم ناخۆشەکەن ئەمە حاڵەتێکی بەس سیر و پیازەوانە حاڵەتی تەبیعیە بەڵام ئەوانەی کە نەخۆشین بۆ نمونە ئەبێت بەدوای ئەوە بگڕێ ئەگەر کلۆری دانی نەبوو ئەگەر نەخۆشی پوشی نەبوو ئەو کاتەی بەدوای چیا بگەڕێت بەدوای سیستەمیک دزیزا بگەڕێ ئەو نەخۆشیانی کە سیستیماتیکن واتە دایبیتسە یاخود هەر حاڵەتی تر لەو حاڵەتانی ترکە بۆنی ناودەم ناخۆشەکەن. زۆر باشە دکتۆر سەردار ئەحمەد پزیشکی پسپۆڕی ددان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان بینەرانی بەڕێز خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە بۆ تەواوکردنی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین.
ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵە بەڕێزان ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەکی دیکە ڕادەکێشم کە زانیاریەکی سەرسڕهێنەر لەبارەی باڵندەی زەقزاقی ئاڵتوونی. باڵندەی زەقزاقی ئاڵتوونی یەکێکە لەو باڵندانەی کە ساڵانە گەرمیان و کوێستان دەکات لە پێناو بەسەربردننی کاتەکانی ژیانیدا. ساڵانە لە دوورگەی ئالاسکاوە کۆچ دەکات بەرەو دوورگەی هاوای بۆ ئەوەی کاتەکانی زستانی تێدا بەسەر بەرێت. لە نێوان ئەو دوو دوورگەیەدا هیچ دوورگەیەکی تریتیان نیە تا بتوانێت پشوویەک بدات و خۆراک و وزەی زیاتریش کۆ بکاتەوە. دەبێت بە ناچاری 4000 کیلۆمەتر پێکە و بەبێ وەستان ببڕێت و دەبێت 250,000 جار باڵەکانی لە یەک بدات و ماوەی گەشتەکەشی 91 کاتژمێر دەخایەنێت. کێشی ئەم باڵندەیە بەر لە کۆچکردنەکەی چارەکە کیلۆیەکە واتە نزیکەی 250 گرام. نزیکەی 75 گرامی کێشی بریتە لە چوری و مادە خۆراکیەکان کە وەک سەرچاوی وزە بەکاری دەهێنێتەوە. بەڵام بۆ ئەم گەشتە دوور و درێژەی پێویستی بە 87 گرام وزە و چوریە تا وەک سوتەمەنی و جوڵێنەری سەفەرەکەی بەکاری بێنێت. بەڵام 12 گرامی کەمترە لەو چوریەی کە خۆی هەیەی و کۆی کردوتەوە. بەڵام ئەوانیش ئابوووریانە و ئاقلانە دەژین و لا کاتی فڕینیاندا با شێوەی ژمارە 7 دەفڕن بۆ ئەوەی کەمترین وزە و چوری لەدەست بدات و لە 120 وزەکەی بۆ دەگەڕێتەوە. بۆیە لا بری ئەوەی وزەی لێ تەواو بێت کەچی وزەشی بۆ دەمێنێتەوە و نایەڵێ گڵۆچی بەنزینەکەشی هەڵ ببورن نایەڵێ گڵۆپی بەنزینەکەشی هەڵبێت. شتێکی جوان و بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست پەیامنێرمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە دەچینە لای سامان بزانین لە شاری هەڵەبجەی شەهید چه چالاکی و بۆنەیەکی تایبەتەیە کە بۆمان بگوازێتەوە. سامان سڵاوی خۆی گەورەت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوتان لە بێگاگرا سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسپانی پەیام بێت. سڵاو بۆ جەنابیشت. سامان چی هەیە لە شاری هەڵەبجەی شەهیدەوە کە جێی سەرنج و باز بێ و بۆ ئێمە و بینەرانی بگوازیتەوە؟ بەڵێ کاکراز منەوێت سەرەتا لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ بکەم. کاتژمێر 11 کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بڕیار وایە بە بۆنەی تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر ڕوخانی ڕژەمی بەعەس کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ببەستن. وار ئەم ڕۆژ کاتژمێر 11 بڕیار وایە ڕێکخراوی پەرۆش ڕێز لە ڕۆژنامەنووسانی سنووری پارێزگای هەڵەبجە بکرێت. من ئێستا لە دەستگای ژیانم کاگریاز دیارە و دەستگایە بۆ بۆنەی ڕوخانی ڕژەمی بەعسەوە کە 16 ساڵ تێپەڕ دەبێت بەسەرە و ڕووداوەدا چالاکییانەیە کە کۆمەڵێک سمینار و پانەڵی جیاواز لە ڕووی دەرونیەوە جێبەجێکەن. من بۆ زانیاری زیاتر ئەچمەلای دکتۆری برایم دکتۆر عەزیز نەبێ بێنێرەوە ئامان جێم چالاکیمان پێڵێن عەزیز نەبێ ئامانستان چیەوە لە چی پێک دێت ئەم سمینارەوەم پانەڵانەیەوە؟ ئێمە لە ڕۆژی ڕوخانی ڕژەمی بەعەس لە بڵێن 9 چوار ئەم چالاکیەمان ڕێخست کە تێدا بەگشتی لە دوو بەش پێگێت. بەشێکیان چالاکی هونەریە کە لەگەڵ هەندێک لایەنی تر هەندێک چالاکی هونەری پێشکەش دەکرێت وەکو پێشکەشنی مۆسیقا پێشانگای وێنە کێشان خوێندنەوەی شێروارەوە چالاکی دەرونی کە تێدا هەڵەسین بە پێشکەشکردنی سیمیناری دەرونی و زیاتر مەبەست لەمە هۆشار زیادکردنی ئاسی هوشیاری دەرونی ئەو بەڕێزانەیە کە قوربانی بڵێن ڕژەمی بەعسن. بەگشتی ئامانجمان ئەوەیە ینی تێدا هوشیاری دەرونی ئەو بەڕێزانە بەرزکەینەوە کە قوربانی ڕژەمی بەعسن.
باش ئەو کەسانی کە لە سمینار و پاڵێنەکانتان بەشدارە بن کە سوکاری قوربانیانی کیمیاباران چن و توێژەکانی دیکەنەوانەکەن. بەڵێ ئێمە بەگشتی ئەو بە ڕێزانەمان لە بانگێش کردوکە خۆیان ڕاستەوخۆ قوربانی بڵێن ڕژەمی باسن وە یەکێکن لەوانەی کە لە 16 بڵێن بەرکەوتوی چەی کیمیاین بەگشتی ئەمەوانەوان بان کردو بانگێش کردو بۆ ئەمڕیادە. کاکرا زیارە بە چالاکیەکانی ئەمڕۆی سنووری پارێزگای هەڵەبجە بوو ئەگەر چی منەوێ ئاماژە بۆ بکەم کە کیمیابارانەکەی هەڵەبجەیەکێکە لەو تاوانە قێزەون و گەورانەی کە ڕژەمی بەعەز لە ساڵی 1970 ئەنجامیدا کە تیادا 5,000 کەس لە هەڵەبجە بوونە قوربانی و 10,000 کەسیش ئاوارە و بریندار بوون و بەشێک لە خەڵکی هەڵەبجە تاکو ئێستاش ئەو زامە ئەو زەنگە مەترسیداری کە لە ساڵی 1970 ڕژەمی بەعەز بە هەڵەبجەیدا کرد کیمیابارانی کرد لە مێشک و لە دەرونیانە دووبارە ئەبێتەوە لەبەرەوەی نظامێکە ئەرگیز ساڕێژبوونی نییە لەبەرەوە لە ئێستادا دەستگای ژیان لە ڕێگەی کۆمەڵی سیمینار لە ڕێی کۆمەڵی پانەلی زانستیەوە هۆشیاری بە ژمارەیەک لە کەسوکاری قوربانیانی کیمیاباران و زۆر سپاس لێرەوە پیرۆزبایەکی گەرما ڕاستەی گەلی کورد و شاری هەڵەبجەی شەهید دەکەین بە بۆنەی 16هەمین کۆتایی هاتن بە ڕژێمی پڕلەستەم و ئیستیبدادی ڕژێمی سەدام حوسێن کە لە 9 چواری 2023 بەدەستی ڕژێمی ئەمریکا کۆتایی پێهێنرا و جارێکی تر پیرۆز بێ لە گەلی کورد و هەمیشە ستەمکاران و لە ناوبەرانی کورد شوێنیان گۆڕ و زیندان و لە ناوچوون بێ. بەڵێ شەیدا بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە لەم راپۆرتەدا هاوکارمان زانیاری زیاترمان دەداتێ لەسەر یاری گۆڵبۆڵ کە یاریەکە و تایبەتە بە کەسانی نابینە. ئەم یاریە گرنگێکی تایبەتی هەیە و مێژویەکی جیهانی هەیە. نابینایان بە بوونی کۆمەڵێک هونەر و بەهرەی تایبەت بە خۆیان دەتوانن هەڵسوکەوت لەگەڵ ئەو یاریە و تۆپەکە بکەن. پێکەوە بینەی راپۆرتێکی هاوکارمان ئەردەڵان محەممەد دەبین. یاری گۆڵبۆڵ تایبەتە بە کەسانی نابینا یەکێکە لە یاری ئۆلۆمپیەکان و لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دامەزراوە و لە زۆربەی وڵاتانی جیهان گرنگی تایبەتی پێدەدرێت. بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان گرنگێکی ئەوتۆ بە یاریەکە نەدراوە و ڕاهێنەر و یاریزانانیش لەبەر خۆشەویستیان بۆ یاریەکە نەیانهێشتووە یاریەکە بەرەو نەمان بچێت. لە شاری سلێمانی ژیانی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت تا ئێستا گرنگیان بە یاریگەکە داوە و نەیانهێشتووە بەرەو نەمان بچێت کە خۆی لە چەندین یاری جۆرا و جۆر دەبینێتەوە و یاریزانەکانیشی لە پاڵەوانێتیەکانی پارێزگاکانی کوردستان ڕۆڵێکی گرنگیان بینی لە بەرزکردنەوەی ناسنامەکە بۆ هەڵبژاردەی سلێمانی. دوای 4 ساڵ چاوەڕوانی جارێکی تر پاڵەوانێتی گۆڵبۆڵ بۆ هەڵبژاردەی پارێزگاکانی کوردستان جکە لە هەڵبژاردەی کەرکووک بەڕێوەچوو هەڵبژاردەی پارێزگای سلێمانیش نازنامەکەی بەرز کردەوە. پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی یەکێتی لیژنەی پارە ئۆلۆمپی عێراق و بە هاوکاری پارە ئۆلۆمپی کوردستان لە هۆڵی یانی ڕۆژ بەڕێوەچوو. یاری گۆڵبۆڵ تایبەتە بە یاریزانانی نابینا و پێویستە هەرتی پێکیش بە سێ یاریزانی سەرەکی بەشدار بێت کە لە یەک هاتدا گۆڵپارێزن و یاریزانیشن. گۆڵی یاریەکە لە 9 مەتر پێک هاتووە لەگەڵ تۆپێک کە زەنگێکی ئاگادارکردنەوەی تێدایە و یاریزانانیش لە ڕێگەی ئەو زەنگەوە ئاگاداری گۆڵەکەیان دەبن. لە یاری گۆڵبۆڵدا 2 ناوبژیوان و 4 یاریدەدەری لەگەڵ 4 ناوبژیوانی سەرمێز یاریەکان بەڕێوە دەبن. هەر یاریەکیش لە 2 گێمی 12 خولەکی پێکهاتووە و لە یەکێک لە یادساکانی یاریەکەشدا هاتووە ئەگەر هەرتی پێک بە جیاوازی 10 گۆڵ پێش بکەوێت ڕاستەوخۆ ناوبژیوان فیکەی براوە بۆ تیپی سەرکەوتو لێ دەدات بە بێگەڕانەوە بۆ کاتی یاریەکە. دوای ڕکابەرێکی بەهێزیش لە پاڵەوانێتیەکە هەڵبژاردەی سلێمانی نەیهێژ نازناوەکە لە شاری سلێمانی بچێتە دەرەوە و بە کۆکردنەوەی 9 خاڵ بووە پاڵەوان و هەڵبژاردەکانی هەولێر و دووهۆک و هەڵەبجەی شەهیدیش دوای ئەوەی هەر هەڵبژاردەیەکیان بوونە خاوەنی 3 خاڵ بەڵام بە جیاوازی گۆڵ پلەکانی دووەم و سێم و چوارەمیان بەدەستهێنا بەهۆی ئازبەرزی یاریزانانی هەڵبژاردەی سلێمانیشەوە بۆ یەکەم جار لەلایەن ڕاهێنەری هەڵبژاردەی گۆڵبۆڵی عێراقەوە محەممەد ئەحمەد وەک تاکە یاریزانی کورد بانگێشی ریزی هەڵبژاردەکە کرا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیە کیشوەریەکان. ئەردەڵان محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.
دووبارە سڵاوتان لێ ببینەرانی بەڕێز و خۆشەویست لەوەی بکەبینیتان راپۆرتێکی تایبەت بوو لەبارەی یاری گۆڵبۆڵەوە کە پەیامنێرمان ئەردەڵام محەممەد بۆی ئامادە کردبوون کە ئەم یاریەکی توانین بڵێن زۆر گرنگە بۆ زانینی شێوازی ئەنجامدانی و گرنگیەکەی و چۆنەتی سەرکەوتن تێدا و زانیاری زیاتر لەبارەی ئەم یاریەوە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی بەم یاری دراوە لە پێناو بەرز نرخاندنی بەهرە و لێهاتووی و توانایی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نابیناکان میوانداری دوو ئازیز و شارەزای بوارەکەمان کردو هەرێک لە بەڕێزان پێشڕۆ محەممەد ئەندامی دەستەی کارگەڕیانی ڕۆژ هەروەها هاوڕێ عوسمان یاریزانیانی ڕۆژ زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان گەورەتان کرد زۆر سپاس بۆ ئەم شاپێکوتنە مامۆستا پێشڕۆ زۆر بەخێر بێ جەنابتان وەکو ئەندامی دەستەی کارگەڕیانی ڕۆژ سەرەتا پێم خۆشە باسێکی یاری گۆڵبۆڵمان بۆ بکەی یاری گۆڵبۆڵ چییە و لەکەیەوە چ مێژوەیەکی هەیە لە هەرێمی کوردستانە زۆر سپاس بۆم چاپێکەکە نەتان لە ساڵی لە دوای حربی عالەمی دووهەمەوانێ لە ساڵی 1946 ئەم یاریە لە وڵاتی ئەڵمانیا ئەم یاریە داهێنراوە بەنسبەتی کوردستانی شەوانێ لە ساڵی 2009 کە یانەی ڕۆژ دامەزراوە ئێمە لە 2011وانێ تیپێکمان دروست کردووە لە نابینا بەڕێزەکان بەشداری لە 2011 هەتا 2014 کە ئەم وەزعە بەسەریا هات وەزعی داعش و نەمانی بووجە ساڵانە بەشداریمان کردووە بەشداری سێ پاڵەوانەتی نێودەوڵەتیمان کردووە دوانیان لە کوردستانێکیان لە 2013 لە سلێمانیەکیان 2014 لە هەولێر ساڵی 2012 بەشداری بەداوەتێک چین بۆ وڵاتی ئیمارات نابیناکانی سلێمانی لەم یارانە پلەی یەکەم و سێهەمیمان هێناوە هەتا ساڵی 2014 ئەتر کە بودجە نەماوە ئێمەش هین بووین وەستاوین لە ئینەکەمان بەشداری هیچ پاڵوانێتێکمان نەکردووە لەبەر نەبوونی بودجە و ئەوانە بام ئەتەشکو لەخوا بەزیێبێت لەم ساڵوانێ بۆ جاری آخر لە ڕۆژی شەشی ئەم مانگەوانێ بۆ بەشداریمان کردوێتەوە هەم دیست لە پاڵەوانەتی هەرێمی کوردستانە و لەخوا بەزیێبێ پلەی یەکەممان بەدەست هێناوە زۆر باشە نەبوونی بودجە و ئەم بارە دارایی و قەیرانەی کە هەیە هیچ کاریگەریەکی بەدەل لە بەشداریکردن لە پاڵەوانێتەکان هیچ کاریگەریەکی لەسەر ئاستی یاریزانەکانتان و مەشق پێکردنیان وەکۆڵێ داناوە هیچ کاریگەریەکی داناوە لەسەرەوە زۆر کاریگەری لەسەر داناوین لەبەروی کە لە 2014 هیچ بودجەیەک نەما ئەم یاریزانانە ماڵانە معاشیان هەبوو بەڵام لە 2014وانە هیچ معاشێکمان نەماوە وەرزشکاری نابینا بڕواتان بێ لەسەر گیرفانی خۆیان بۆ ئەم پاڵەوانێتیت و پێشتریش لەسەر گیرفانی خۆیان بێن بۆ تەمرینکردن بەبێەوەی مەفروض بوو ئێمە بچین بە شوێنیانە لە بەردەمی ماڵەوە بە سیارە هەڵیان بگرین پێشتر وابن ئەچوین لە ماڵ و معاشی ماغانیان هەبوو ئەچوین لە ماڵ و بە سیارە ئەمان هێنان بۆیانە لایەنەشەوە ئەمان بردنەوە بۆ ماڵەوانێ تاکە پارێزگاشین دوای بەغداد تا پارێزگا بوون کەەوە تیپی کچانمان دروست کردووە بەڵام لە نەبوونی بودجە و ئەمانە تیپی کچانەکانشمان هەڵۆشاوتەوە بەڵام بۆ جاری دووەم دروستمان کردێتەوە ئیشەڵڵا ئەگەر بودجە بێت و حکومەت بودجەمان باتێ ئەو تیپەش جموی بکەینەوانێ چەند جار بۆ تا ئێستا 2 جار لە بەغا و بانک کراین تەنها تیپی کچان لە عێراقا بەغا هەیەی پارێزگای سلێمانی ئێمە دووهەمین شار بووین لە عێراقا کە تیپی کچانی نابینامان هەبووە بەڵام بەداخەوانێ لەبەر بێبودجێ و لەبەر بێمەعاشی نەماتوانیوە پەریان پێ بدەین و کۆیان بکەینەوانێ زۆر باشە مامۆستا پێشڕە و بەشداریکردنتان لەم پاڵەوانێتیانەدا کەس لایەنگری کردون کەس پشتی گرتون لە ڕووی مادیەوە بێمەعنەویەوە بێ ئەم سەفەرانە خۆتان کردوتانە یان لایەنێک هاوکاری کردوون یارمەتی یاون کە بەشداری بکەن بەڵێ نەخێر هیچ وەکو لایەنی حکومی ئەبێ ئەمە مەفروض بوو حکوومەت هاوکاری بکردینە بەڵام بەداخەوانێ حکوومەت هاوکاری هیچ هاوکاریی نەکردوون مانگی نۆی پار بە بەشداری پاڵەوانێتێکێکمان کردووە لە شاری سنە بە هاوکاری خێرخوازان جەنابی پارێزگار هاوکاری کردوون و جەنابی کاقوبات تاڵەبانیش هاوکاری کردوون لە هاتنەوەشمانە بەبێ ئەوەی بردومان نابینامان بردو بۆ شاری سنە پلەی یاری نێودەوڵەتی بۆ پلەی هەممان هێناوە بەبێ ئەوەی بتوانین بە هیچ جۆرێک هاوکاریمان نەکردوون وەرزشکارەکان کاقوبات لە گەڕانەوەمانە کاقوبات تاڵەبانی پاداشتی کردوون
نەخێر هیچ هینێکمان نییە هیچ هاوکاریەکمان نییە کێشەی ئێمە بەڕێزەکەم کێشەی ئێمە وەکو تاکەیانەی وەرزش تاکەیانەیەکی کەمەندامی لە کوردستانیشان لە کوردستانە تاکە یانەیەکین کە هیچ بودجەیەکمان نییە هیچ بودجەیەکمان نیە وەکو یانەکانی کەنین یانەکانی تر هینی خوانیان هەیە مەشروعی خوانیان هەیە مەلەوانگەیان هەیە دوکانیان هەیە بەڵام ئێمە وەکو یانەی ڕۆژ هیچ دارایەکمان هیچ بجێکی تایبەتی بە خۆمانمان مامۆستا پێشڕەو ئێوە دەبێت کێ بودجەتان بۆ دابین بکات کێ بەرپرسە لە دابینکردنی بودجە بۆ ئێوە بەڕێزەکەم ئەوە ئیشی حکوومەتە ئیشی حکوومەتی ئێمە بودجەی تایبەت هەیە لە بەغاوانە تایبەت بە پارا ئۆلۆمپی کوردستان بەڵام ئەتر ئەوە لە دەستی حکوومەتایەوەکەوە هینمان نییە بودجەکەمان بڕاو لەلایەن حکوومەتەوانێ ئەنا لە بەغاوانە بودجەی تایبەتی پارا ئۆلۆمپی کوردستان بودجەی تایبەتی خۆی هەیە لە میزانی عێراقا زۆر باشە مامۆستاوڕێ عوسمان یاریزان یانەی ڕۆژ دێمە لای جەنابتان ئەم یاری گۆڵبۆڵە لە ڕووی جەستەیی و دەرونیەوە چ گرنگی و بایەخێکی هەیە بۆ کەسانی نابینا کە ئەنجامدەری یاریەکە بن سەردا دەستخۆشیە بەڕێستانەکەم زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەتی بەڕێزام ئەوەی یاری گۆڵبۆڵ ئەوەی ڕاستی بێ من زۆر هینێکی جوودێکی وامتیان نیە و شارزایکی وامتیان نییە ئەوەی خۆم بەشدارین کردو و بڵێن کەم ئەندامێتم لە تۆپی پێ و دوێنێش لە دووهۆک ڕاکردن و گۆڕپان مەیدان بوو زۆر باشە بە شێوەیەکی گشتی پرسیارەکە بکەم بوونی ئەم جۆرە یاریانە گرنگیدان بە کەمەندامان و خاوەن پێداویستە تابێت کە تایبەتەکان چه گرنگیەکی هەیە بۆ دەرخستنی بەهرە و توانایەکانی کەمەندامان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە ئەم یاریانە چ گرنگیەکیان هەیە بەڵێ خۆتان ئەزانن کەمەندام کە لە خۆی گەورشتێکی بەسەرانەیە وەک شتێ بڵێ توانای نامێنێ بۆ توانەبوونەوە بەڵام ئەمەی کە ئێمەیکەین بە جوود و توانای یەکەم خۆی گەور و دوم خۆمانین ئەو یاریکە ئێمەیکەین ئێمە کە ئەچین بۆ هەر شوێنێک ئەوەی ڕاستی بێ هیچ هاوکاریەکمان نییە باس لەوەش بکەین وەکو تۆپی پێ یەک ڕێکخراو هەیە کە هاوکاریمان دەکات ئەویش ڕێکخراوی تۆپی پێی ئێسۆس ئەوەیە مامە شێخ محەممەد نەقیبی پێ دەڵێن ئەجنا وەکو حکوومەت هیچ شتێک توانا و یارمەتی دەرمان نی پێم وابێ جەنابتی لە گرتەیەکی ڤیددیۆیی یا لە بەردەرکی سرای شاری سلێمانی دەردەکەوی کە داوای هاوکاری لە خەڵگەکەی لە پێنا و تونندکردنەوەی قەیتانی پێڵاوەکان هەستی مرۆڤ دۆستانەی خەڵکی کوردستان شاری سلێمانی شار و شارۆچکەکان چۆنە لە تەعاملکردنیان و مامەڵەکردنێکی مرۆڤ دۆستانە و جوان لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتیەکان زۆر ڕاستە بەڕاستی ئەو گرتە ڤیددیۆی کە من ئەنجامدا پێیان وتم وتیان شتێکی ئاوایە من ئەوەی کە خۆم چاوەڕێمە کردیان زۆر بە زیایشەوە چونکە قورسە لە وڵاتی ئێمە بەڕاستی براکان لە ناوێکە ئەم ڤیددیۆکە لە پەیجی یاڵاکوردی هاوکارانمان بیدۆزنەوە شتێکی زۆر جوان مرۆڤ دۆستانەیە و زۆر ڕاستە بەڕاستی ینی خۆتان ئەگە بینی بگدان ئینسانیەت ڕۆحی ئینسانیەت دەرکەوت لەوێیەکە چۆنە چونکە قورسە کە من داوا لە خوشکێکی بەڕێز ئەەکەم ئەو دوور لە ڕێ حازری و بەڕێسام لەم و قەیتانانم بەستە زۆر بەسەر بەرزانە دانیشتن و بەستیان بۆ من بەدەر لە سیناریۆیەک بەدەر لە دروستکردنی سیناریۆیەک بۆ ئەوەی کەواتۆ من فێر بکەی منێکی بینەر کە مرۆڤ دۆست بووم بەرامبەر بە نابینایەک بەرامبەر بە کەمەندایە بەرامبەر بە خاوەن پێداویستێکی تایبەت بەدەر لەمە حاڵەتی مرۆڤ دۆستانەی تر هەبووە کە خۆت لە دەشتێکدا لە ناو پاسێکدا لە شوێنێکی گشتیا داوای هاوکاری لە خەڵک بکەی ئەوانیش بۆت بکەن ئەنی خەڵک نەیزانی بێکە ئەمە جۆرێکە لە سیناریۆ بەڵێ زۆر هەیە ئیسە من یاریزانی تۆپی پێم زۆر ئەمریکا یاری دەکەم لەگەڵ هاوڕەکانمە کە ئینسانێکی ئاساین کە ئەچمە ناویانۆ بەجددی ینی نەک بڵێن سیناریۆی هەشتێکە کە ئەبینن وەک ئاماشەم کرد دوو لۆرە حاضر قەیتانەکانم شلە یان خۆیان بەمە بەستن یاخود دەرچێکم پێویست بێ خۆم نەتوانم ئەوان زۆر هاوکاری مەکەن بەڵێ مامۆستا ڕێبینەوە ناو یاریەکە بزانم تۆ چ جۆرە یاریەک دەکەی ئایا بەشداری هیچ پاڵەوانێتێکی کردووە ئایا هیچ خەڵاتێک وەرگرتووە هیچ پلەیەکە بەدەست هێناوەتەوە ئێمە وەک ئاماژە کراوە دوێنێ بەشداریمان کرد لە پاڵەتی کوردستان لە دووهۆک سپاس بۆ خۆی گەورە کە یەکەم جارم بوو بەشداریکەم لەوەیە لەو پاڵانەتەیە دوو مەدالیا بەدەست بێنم یەکەمی ڕاکردنی 100 مەتری و ڕاکردنی 200 مەتری سپاس بۆ خۆی گەورە کە توانیم یەکەم بم لێدا زۆر باش مامۆستا پێشڕەو دێمەوە لای جەنابتان پێم خۆشە زانیاریەک چۆنیەتی ئەنجامدانی یاری گۆڵبۆڵ چۆنی ئێوە ڕاهێنان و مەشق بە یاریزانەکانتانەکەن چۆنی فێریانەکەن کە هونەر و میکانیزم و ڕێگاکانی یاریەکە فێر ببن
هەروکو یاریەکانی تر ئێمەش ڕاهێنەرمان هەیە بەڵام یاریەکەی ئێمە تایبەتترە نابیناکانی ئێمەش دوو جۆرن نابینای تەواوەتیمان هەیە پێ نابینای سفر و کەمبیناشمان هەیە ئەتر کە ڕاهێنەر لە کاتی تەمرینکردنەکە ئاسانە بۆی کە هاوکاریان ئەکات و بە هەموو جۆرەکانی وەکو لە راپۆرتەکەشتانە دەرکەوت کە بە دوور و درێژی کە ئەردەڵان باسی کرد یاریەکانمان تایبەت بە نابینە هاوکاری ڕاهێنەرەکەمان هاوکاری باشیان ئەکات وەکو تۆپی تایبەتی خۆمانمان هەیە ئێمە ئەو نابینانە ئەبێ نابینا و کەمبیناکان ئەبێ عینەکیشی تایبەت بکەنە چیان پێش عینەکەکە لەزگەی لێ لە چیان بۆی کەمبیناکان لە کاتی یاریە تۆپەکە نەبینن وەکو نابینا سفرەکە مامۆستا پێشڕەو ببوورە ئێستا مامۆستا هاوڕێ ئەو تۆپە باتە دەستی تۆ تۆ چۆن هەز دەکەی کە ئەو تۆپە بەرەو ڕووی تۆ دێت یانەوە عینەکانە چۆن بەکارێنە بەڵێ عینەکەکان هەر وەکو عینەکی احتیاجی ئەکرێتە چاو تۆپەکەش لەبەرەوەی کە زەنگی تایە نابیناکە بێ نابیناکە احتیما دەکاتە سەر ئەو زەنگی کە لەناو تۆپەکەیە تەبیعی ئەگەر یاریەکەتان بینی بێ بە دانیشتە بە پاڵکەوتنەوە تقریبا نیمچە پاڵکەوتنەوەیەکەوە نابیناکە ئەبێ سەری لە عەرزا تۆزێ سەر لە عەرز نزیک بکاتەوەنێ بۆی جۆی لە دەمی زەنگوڵەکە بێت بە جۆچکە احتیما دەبێ بکاتە سەر جۆچکە بۆ گرتنەوەی تۆپەکە عینەکەتان چۆن بەکارێن عینەکە شەروک و عیناکی احتیاجی ئەگەر گرنگی و عینەکە لە چیایە گرنگی و عینەکە بۆی کەمبیناکان ئەوانەی کە کەمبینان هینەکە نەبینن ئەوەی کە کەمبینایە بەردەمی خۆی نەبینێت تۆپەکە نەبینێت یعنی ئەبێ هەموو هەستێکی بچێتە لای ئەبێ هەموو هەستێکی بچێتە لای ئەو دەنگەی کە لە ناو تۆپەکە لەو زەنگوڵەی کە لە ناو تۆپەکەوێ ئەم عینەکە بۆ ئەوەیە پێش عینەکەکە ئەبێ لەزگە بکرێتە چای بە لەزگە بەبەستێوەکو فەرموم کە هینا لەزگەکە بۆ ئەوەی کە کەمبیناکان تۆپ نەبینن نابێ بە هیچ جۆرێکیش لە کاتی یاریکردنا نابینا ئەو وەرزشکارە دەست بەرێ بۆ عینەکەکەی لەگەڵ دەست بەرێ بۆ عینەکەکەی ئەبێت بە سزا پەناتی لەسەر ئەو وەرزشکارە ئەم عینەکە بەتەنها بۆ ئەوەیەکەوە هەموو هەستێکە بخێتە سەر گوێچکە هەموو هەستێک بخێتە سەر گوێچکە سەریش لەو کاتەیە هەردوو دەست لە عەرزە دائەنرێت و سەریش تقریبا نزیکەکرێتەوە بۆ عەرزەکە بۆی احتیمال بکاتە سەر گوێچکەی بەجۆ هینەکە گوێ لە پێشڕەو لەو کاتەدا دۆخی هاتن و ڕۆشتنتان چۆنە یاری لەو کاتە هاتن ڕۆشتن نییە سابتن لەناو گۆڵەکە سێ گۆڵچی لەناو گۆڵەکە سابتن لە شوێنی خۆیان بەڵام کە تۆپەکەی گرت و هەڵەسێتەوانێ شوێنی خۆی هەیە خەتێک هەیە لە بەردەمی ئەو وەرزشکارەوانێ ئەو نابینایەوانێ لەو خەتە نابێت تێپەڕکاتە ئەو دیوی خەتەکەوانێ پێشڕەو بەدەر لە شاور و ئاگادارکردنەوەی ناوبژیوانەکان و چۆک لە ڕێزانی ئامادەبوان و هاندەران کەسی گۆڵکار چۆن ئەزانێت کە گۆڵی لە بەرامبەرەکەی کردووە حەکەم هەمی بەدەم ئەڵێت و بەفیبەشم بەدەر لەوان ینی خۆیان هەز ناکەن کە گۆڵێکیان کردوێ بێ شاوری حەکەمەوە حەکەم بەدەم بەپیان ئەڵێت حەکەم ئێڵێت کە گۆڵە ئاماژەی حەکەمەکرێت مامۆستا پێشڕەوە ئەو پرسیارە لە جەنابەت بکەم جەنابتانوەکەوەی کە کەسێکی نابینان و لەگەڵ ئەواندا تەعامل و هەڵسوکەوتان هەیە ئەم یاریە لە ڕووی دەرونی و خۆشی دەربڕین و ئاسوودەکردنی دەروون و هەروەها لە ڕووی جەستەییشەوە کە ڕاکردن بۆ هەموو کەسێشیا و وەرزشکردن بۆ هەموو کەسێشیا و لەوەچێ بۆ نابینا زیاتر زۆر گرنگی و ئەهمیەتێکیەیە زۆر خۆشتر نابیناکانمان زۆر خۆشحاڵن پێی بەو یاریە زۆریش حەزەکەن بەڵام ئەتر یاریشمان زۆرە تەنها ئەم یاری گۆڵباڵەمان نییە یاری کەمان هەیە بۆ بام لە عێراق و لە کوردستانە بە تەنها یاری گۆڵباڵ کە ئەوەی کە زۆر بەناوبانگ و لەسەر ئاستی جیهانیش بۆ نابینا بەناوبانگە یاریەکانی کەمان هەیە سیانزە جۆر یاریمان هەیە تایبەتە بە نابینا بام لە کوردستانە بەس دوو جۆرەکەین یاری گۆڵباڵ و گۆڕەپان و مەیدانەکرێت بۆ کەمەندا نابینان بڵێ مامۆستا پێشڕەو مەرجی وەرگرتنی ئەندامتان چی ئەگە کەسێ وەرگرن بێتە ناو تیپەکەتانەوە چ مەرجێکتان بۆی هەیە مەرجەکەمان ئەتر ئەوە تەمەنەکەی ئەبێ لە تەمەنەکە هەتا تەمەنی مناڵتر بێ باشترە بۆ ئێمە دووهەم مەرجی ئیتر ئەبێ ئەگەر کەمبینا بێ باشترە یا نابینای سفر بێ باشتر بە هیچ جۆرێک بەپێی ڕێژەی نابینایی ئەگۆڕێت بەپێی بەڵێ ئەگۆڕێت تا ڕێژەکەی زیاتر بێت مەرجی وەرگرتنی باشترە بەڵێ مەرجی وەرگرتنی باشتر تەمەنەکەش ئێستا تەمەنەکەش فەرقەکات هەتاوەکو گەنجتر بێت لە دوای نەوە وەری ئەگرین لە دوای موالیدی 1990 وەری ئەگرین هەتاوەکو 2000ەکان بەڵێ ڕەگەزیژی پێوەرێک نییە ئەنیڕێەوە ئەگەر وەکو ئەرزم کردن لە پێشە ئەگەر ئێمە نابینای کچیشمان هەیە نابیناکانمان بەڵام نەبوونی بودجە و ئەمانە هەموو شتەکانمانی
ڕاگرتووە ئەژینا کچانی نابینامان هەیە سەوەکو خۆم مامۆسام لە پەیمانگای ڕووناچی چەند کچمان هەیە زۆر حەز ئەەکەن بێن بۆ یاریکردن و تەمرینکردن بەڵام ئەتر نەبوونی بودجە هەموو چی بکرێت لە پێناو بەرزکردنەوەی ئاستی یاریزانەکان و بەدەسێنانی پاڵەوانێتی و پلە یەکەم و هیچ شتی تر لە سەراستی عێراق و کوردستان و جیانیش وەکو یانەی ڕۆژ ئەندامانی یانەی ڕۆژ لە سەرۆک و ئەندامەکانیکەوە هیچ قسوودییان نەکردووە زۆر هاوکارمانن زۆر سپاسیانەکەین بەڵام نەبوونی بودجێ ئەمە ئەگەر بودجەمان هەبێت ئەگەر مە بتوانم معاشێکی ماڵانە بەم نابینایەک و وەرزشکاریی کەمەندان بێت یاری بکە زۆر ئامادەیی تیا هەیە بەڵام ئەبێ من بچم بیهێن و بی بەموانێ ئێستاش بۆ ئێمە زۆر قورسە بەڕێز وەکو خاوەن وەکو کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت وەرزشکاری خاوەن پێداویستی تایبەت هیچ کەمتر نییە لە وەرزشکارێکی ساغ نمونونەکەی لە ناو خاوەن پێداویستی تایبەتە تەنها وەرزشکارێکمان هەیە کە بۆ بە پاڵەوانی جیهان و ئۆڵمپیش کە لە شاری دوهۆکە کاک کۆڤانمان هەیە هیچ کەمەندامان هیچ کەمتریان نییە لە خەڵکانی ساخ. بەڵێ مامۆستا هاوڕێ دێمە لای بەڕێزت 5 ساڵە هیچ پاڵەوانێتێکتان بۆ ئەنجام نەدراوە هیچ چالاکێکتان بۆ ئەنجام نەدراوە ئێوە هەستان چۆنە ئایا ئەمە شتێکی بێزارکردنیە بۆ ئێوە کە تا ئێستا بەبێ هیچ چالاکێک و هیچ پاڵەوانێتێک مابن هیچ چالاکێکتان ئەنجام نایابێت زۆر ڕاستە بەڕاستی بێزارکەرە بۆ بێزارکەرە چونکە بەجددی تو ئەگەر بتەوێ ناوی کورد سەر بخەی بەجددیت سەیری بکەی بێت لە ئێمە ناو سەر بخەی تۆ یانەمان هەیە ساغن ئەمانی سلێمانی فلان و فلان و فلان حتا ئیسە نەما بیستۆ لە وڵاتێکە باس کرێ ئەگەر حەز ئەەکەی کوردستان سەربەرزکەی دەوەرە پەرەبە بە ئێمە ئەو بودجەی کە بۆ نادیەکانی ساغەکان بڵێن دابینەکەی بە ڕوبعی بۆ ئێمەی دابینکە هەر نەبێ نائیلاج هاتوشۆمان دابینکە جا ئەو کاتە بعد دوو پاڵەوانەتی بەشداری بکەین ئەو کاتە کوردستان ئەبینین و نای کوردستان ئەبینین کە بە پشتیوانی خوای گەورە و کەمەندامان لە لووتکەدایە کەواتەوە گرنگترین داواکاریتان چییە؟ گرنگترین داواکاری ئەمەوەیە کە بێن سیرێکمان سیر بکەن کە چیمان پێویستە چیمان پێویستە من لەوەتی کە یاریەکەم پێم وتون لە تۆپی پێ ئەم ڕاکردنەیە لە تۆپی پێکەدا ئەوەی کە یە بەدەمان و تەنها و ڕێکخراوەیە تا ئێستاوە لە هیچ وڵاتێکەوە بانگێشکران بۆ پاڵەوانی تو لە ڕووی مادی و نەتانتوانی بێت بڕۆن بۆ چوونی من یەک پاڵاتی بانکراین بەڵام ناتوانین بڕۆین لەبەروی حکوومەت بە هیچ شێوەیەک نەیدووەوە هاوکاری داواتان لە هیچ لایەنێک نەکردو کە هاوکارتان بن بۆی بەشدار بن داوا کراوە بەڵام نەهاتون بەدەم داواکارێکەوە ئەجین وەک داواکردن داواکراوە لە شوێنی خۆمان نەماینێتەوە مەرجی ئێوە بۆ وەرگرتنی ئەندام چیام کامەیە ئەو مەرجانەی کە پێویستە لە ئەندامێکدا هەبێ بۆ ئەوەی کە بێتن نێو بازنەی تیپەکەی ئێوە بەڵێ مەرجی تۆپی پێی ئێماوەی کە لە یانەی ڕۆژین مەرجەکەمانەوەی کە کەم ئەندامی پێوی دیار بێ ئیسێکی وەکم بڵێن دەستێکم هەر لە بنەوە نەماوە بڵێن ئەوە زۆر مهمە بۆ ئەو یانەیە کە من پێم وە دیارەچمەوە ساحەیە لەنەوە کەمەندامە دوایەوە هەمانە قاچی نییە هەمانە چاوێکی نییە کەواتەوانەشی کاچیان نەبێ وەری ئەگرنەوە وەری ئەگرین بەڵامتانەیە و خۆتەڵی ڕاکردنە تۆپی پێەیە بۆ تۆپی پێکە وەری ئەگرینسێ یەک دانەمانەیە کە قاچێکی نییە کاکتار گۆڵچیمانە بەڵام زیاتر بۆ یاریزانەکان هەوڵی دەست ئەین کە دەست نەبێ چونکە خۆدانزان تۆپی پێ ینی پێ بە پێ بکرێ کە قاچە نەبوو ناتوانانی تواناو نییە بۆیە مەرجەکەمان لە 180 ئەچێتەوە بۆ دەست و چاوەکەیش هەتا حەدە چونکە گەی مەیاریەکەین ئیسە برادێکمانتیە خەڵکی کەلارەیەک چاوێکی نییە سیر ئەەکەن کە یاری ئەەکەین ومانە خەڵک لە دەڕێ و کەمەندامی چییە هەستی پێ ناکەی بەڵام مەرجەکانمان ئەوەیە و لێرە شۆ داوام لەو برادرە کەم ئەندامانەیە کە جوهدی یاریکردنیان هەیە بێن سەردانی ئەمەکەن و لەلایەن من قسەی ئەندامانی یانەی ڕۆژە ئیکەم بە خۆشحاڵی وەریانەگرین و لە خزمەتیان مامۆستاوەڕێ ئەم پرسیارم بۆ هەردووکتان هەست بەوە ئەکەن کە خوای گەورە شتێکتان لە ئەسێنێتەوە ئەتە یەکێکتان نابینەوە یەک دەستی نەبێ بەڵام لە هەمان کادا بەهرێکی زیاتر و شتێکی باشتری پێبەخشیون چه هەستێکتان هەیە بێگومان هەستێکی خۆشە من خۆم وەکو خۆم لە ساڵی 2011 تا 2013 ئەم یاریانم کردو یاری گۆڵباڵ و ساحومەدانم کردو بەڵام هەستێکی زۆر خۆشە ئەگەر هاوکارمان هەبێت و پشتگیری پاڵپشتمان هەبێ بۆ وەرزشکاری زۆر باش لە ناو کەمەندامانە دەرئەکەون و دەرئەچن بەڵام بەداخەوانە ئەتر کە نەبوونی بودجە و نەبوونی ئەمانە ڕێگری بۆ بە ڕێگرمان کە نەتوانین دەسەوەسان وەستاین و هیچ شتێکمان پێ
ناکرێت بەڕێزەکەم یاریکردن بەوە ناکرێت بچم ئەمە ئەیشی حکوومەتە حکوومەت مەفروزە حکوومەت هاوکارمان بێن نەکو ئێمە بچین سەر بەم کۆمپانیا و سەر بەو کۆمپانیا بکەین و داوای هاوکاری بکەین وەرزشکردن بە هاوکاری فڵان و فیسار ناکرێت بەڕێزەکەم هەستێکی زۆر خۆشە ئەگەر نابێ حکەمەندامەکانی کە بێ ئێستا تەلەبەکانی خۆم داوام لێکن مامەسابین بۆ مامەسا بمان ببووە باوام بکە هیچ ئیمکانێتێکم نەبێت دەسەڵاتێکم نەبێ من چۆن بتوانم بێنم ئەجنا نابینا و هەموو کەمەندامەکانی کەش زۆر خۆشحاڵن ئەگەر بێن لایەنەیەکە جیان بێتەوە تەنهایانین ئێمە لە کوردستانە کە تایبەتین بە خاوەن پێداویستی تابەت بەڵام دەست و پێ بەستراین و هیچ بجە و هیچ شتێکمان نییە ئیشەڵا بۆ لەمە دو ئەگەر حکوومەت ئاوڕێکمان لێ باتەوە سپاسیان ئەو یاری و ئەگەر مامۆستا هاوڕێژ وەڵامی پرسیارەکەمان باتەوە ڕاز ببوورە زین هەستی ئەو چۆنە ڕاستی هەستێکی زۆر خۆشە من خۆم ئەم حادسێکە بەسەرماتەوە تازەیە بڵێن لە چواری 6 2016 شیم کارە ساتە بووم و خی گەورە بەسەری کردوونەتەوە هەدەیەکی خی گەورەیە ئێمە کەم ئەندامین ئەگەر بەدڵ قبوڵیکەین کە کەم ئەندامین بڕواکە هیچ ڕوخێنەرمان نییە و ناخۆشی نایەتە ڕێمان من خۆم برادرمەیە بڕواکە ساغ و سەلیمە چەنەها جار نامەی بۆ نردوم پێی وتم دەدی خۆزگەم بەخۆ خۆزگەم بەو دڵەوە ینی تۆ کە ئاوایت و خۆزگەم منی جواب وایە بەس دڵم خۆش بووە ینی دڵخۆشی بە کەمەندامبوون نییە بێگومان ئیتر هیچ هینێکی نییە سپاس بۆخوا هیچ ڕێگریەکمان نەبوو وەتا ئەم دەقیش ئەو یاری چالاکیانی کە یانەی ڕۆژ هەمووی لەناو بە جەنابتەوەی مامۆستا پێشڕەوە هەیەی کامانن مامۆستا ئەوڕێ ئەنی یانەی ڕۆژ چەند چالاکی و چەند وەکوڵێ بواری وەرزشی کاری لەسەرەکە یانەی ڕۆژ ئەوەی کە تا ئیسە زۆر بەردەوامە زۆر بڵێن ئەویش کە ئاماژەم پێکرد بۆی ئاماژە بەم ڕێکخراواگەم بەڕاستی شتی هەر کەسە ئیش بکە گونا حەباسی نەکەی هەر کەس یارمەتی با گونا حەباسی نەکەی ئەو تۆپی پێی ئێمێ بەردەوامە چۆن بەردەوامە بۆ نمونە تەلەڤیزیۆنی پێیام کارمەندی هەیە یاخود جامیعەکان لەگەڵ چەندەها جامیع و محەد یاریمان کردو پێمان ئەڵێن ساحەمانەیە بەڵێ ئێمە ژیاریان لەگەڵاگەن بە ڕێکخراوی ئەو ڕێکخراوە ئەو ڕێکخراوی کە دەفعمانەکە دامانەکات هەتا ئەم داقیش بەردەوامە هەفتەی پێشوو بوو ئەوی تر بچوین بۆ هەولێر بۆ پاڵاوانێتێک کە بریتی بوو لە چوارتی سییانیان ڕێکخراو بوون ئاماژێک بم بە ئاماژێک بم بۆ وەکو یانەیە ڕۆژ کۆمەڵێک یاریمان هەیە باسکەی عەرەبانەمان هەیە کەمەندامانی سەر عەرەبانە ساڵان لە 2009 کە دامەزراوەیانە هەتا 2014 تیپی باسکەی کەمەندامان لەسەر ئاستی عێراق لە پلەی سێ هەموو چوار هەما بوون تیپی تێنسی یانەی ڕۆژ لە 2011 هەتا 2014 سێ ساڵ لەسەر یەکتری پاڵەوانی عێراق بوون یاری ساحە و مەیدانیشمانەیە گۆڕەپان و مەیدانیشمانەیە بە تێکەڵاوی نابینایان کەمەندامان و نابیستانیشمانەیە تیپی نابیستانیشمان هەیە تیپێکی باشی نابیستانیشمان هەیە ئەم تیپانەمان هەیە وەکو یانەی ڕۆژ ئێستا ئەم ساڵیشەوە تیپی ئەم تۆپیپی کە هاوڕێ باسی کرد ئەو تیپەشمان هەیە سەرکەوتو بنی ئینشەڵا مامۆستا پێشڕەو تا ئێستا هیچ ئەندامێک لە ئێوە هەڵبژێردراوە کە بانگێژ بکرێت بۆ هەڵبژاردەی عێراق وەکو نابیناکان وەکو کاک ئەردەڵان لەو ڕاپۆرتە ئاماژەی پێدا کاک محەممەد کە ئەم کوڕە ئەم برادەرەمان ئەم کوڕە نابینایمان بڕواتان بێت لە هەفتەیەکە دوو جار تا سێ جار لەسەر ئەرچی خۆی لە ماڵەوانەیە یە بۆ نادی بە تاقیت هەنا تەمرینی کردووە بە تەنها تەمرینی کردووە خۆی گیانەوە ئەو ئاسەکە بچێتە هینەوانێ بەبێ ئەوەی کەس هاوکارێکی مادی بکات هیچ هاوکارێکی مادی نەکراوە خۆی پێگەیان ئەم کوڕە چەنەهای کەشمان هەیە ئەگەر هاوکاری بکرێن و مەجالیان بیرێ بتوانن بگەنە ئاستی عێراق و تیپەکانی عێراق سەرکەوتو بن ئینشەڵا مامۆستا داواکاریتان چییە و ئاواتان چییە بۆ داهاتوو تا چەند گەشتبینن گەشتبینی ئینشەڵا داواکارین لە حکوومەت ئەلێرەوە ئەگەر حکوومەت جوان لێمان بێت بمان بینن داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بودجەی کە لە بەغاوە تایبەتە بە لیژنەی پارا ئۆلۆمپی عێراقی بۆمان بنێرن هیچ کێشەیەکمان نابێ و سەر بە دەرگای هیچ کەسێکان ناکەین و داوای هاوکاری لە هیچ کەسێ ناکەین بەو بودجەی کە لە عێراقەوە بمانێ ئیشەکانی خۆمان جێبەجێەکەین زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان پێشڕۆ محەممەد ئەندامی دەستەی کارگەڕی یانەی ڕۆژ هاوڕێ عوسمان یاریزان یانەی ڕۆژ زۆر گەورەتان کردین بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچینە لای راپۆرتێک کە هاوکارانمان ئاماژەمان پێ دەکەن کە فیستیڤاڵی شارەزور بۆ شیعر و چیرۆک لە ژێر ناونیشانی فیستیڤاڵی حەبیبە خاتون وەک ئاماژەیەک بۆ حەبیبەی خێزانی نالی ساڵانە ئەنجام دەدرێت بۆ شیعر و چیرۆک لەو فیستیڤاڵشدا کاری چنین و کارەدەستیەکان نمایش دەکرێن پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارمان هۆشیار محەممەد دەبی
کەروشکەکانی ڕێکخراوە مەدەنی و هونەری و ئەدەبیەکانی قەزای شارەزۆر ئەمڕۆ فیستیڤاڵی حەبیبە خاتوون لە قەزای شارەزۆر بکەوە چوو ئەمەش لەم کارە زیاتر نازانی حەبیبە خاتوون کە خێزانی نالی شاعیر دەکات کە نالی شاعیریش نەسەب و زێدی بۆ ناوچەی شارەزۆر دەگەڕێتەوە ئەمەجار زیاتر ئاشناکردنەوەی شەعر و هونەر و ئەدەبە بە هاوڵاتیان و ئەدەب دۆستان و نووسەران و خوێنەرانی ناوچەکە من مەبەستمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر گرنگی و مەهامی شعر و هونەر و ئەدەب لە لای ڕۆشنبیران و شاعیران و نووسەرانی هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی شارەزۆر بەڕێز کاک بەکرکانی هەمزەیی وەردەگرن کاک بەکرەکرد فەرمونە ئێرە بە شێوەیەکی گشتی ئەمەی باسێکیەوە بکەن کە گرنگی ئەدەب و شعر لای ئێوە چیە گەێنەوە تا چەند هەوڵتاندا وەکو شاعیران و چینی خوێنەواری قەزای شارەزۆر گرنگی بە بەرهەمەکانی وەک نالی شاعیر بە نمونە بدەن. باسی تەلەڤیزیۆنەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دیارە ئەمە سێهەمین فیستیڤاڵی ئەمبەرە خاتوونە پیرۆزبایی لە سەر جەمگەلی کورد دەکەم و لە شارەزۆر دەکەم من وەک شاعیرێکی دەبەرەکە بە دەقێکی شیعری بەشداریم کرد و هیوادارم کە ئەم جۆرە فیستیڤاڵان لە هەموو شار و شارشکان بکرێت و ئەو شاعیرانەی کە لە پێشی ئێمە توانیانە بەردێکی بناغی شعردا بنێن و ئێمە بتوانین ئەو بەردە بەردێتتر بخێنە سەری و کۆشکی شعری لە دروستکەین. داواکارم لە حکوومەتی هەرێم کە بتوانێت کاریگەری تەواوی هەبێت لە پێشخستنی شعرا و ئاوردانەوەیەکی باش لە شاعیران و چاپکردنی بەرامەکانیان بۆ ئەوەی زیاترکەوە بتوانن خزمەتێک بەنەتەوە کەمە بکەین. بەڵێ من بە چیرۆکی بەشداریم کردووە چیرۆکەمە ناوی کۆساری حەکیم. کۆساری حەکیم باز لە دۆخی دوای شۆڕشەکە باز لە دۆخی شۆڕش و دوای شۆڕش باسی ئەو دۆخەم کردووە کە دوای شۆڕش شۆژگەرانی تێکەوێ باسی ئەو کارکترانش کە دوای شۆڕش کۆتایی بە خەبات و کۆتایی بە هەموو شتێن و دانیشن لە ماڵەوە. سەرەتا بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم پێشانگا و فیستیڤاڵە کە پێشانگای شێوەکاری و کاری چنین و دەستکرد و درومان دەستخۆشی لە بەڕێزانی شەکەم کە بەشدارم بەڕاستیەکی کاری جوانیان کرد و بە هیوای بەرەو پێشچوونی زیاتر و کاری باشتر و بەردەوام بوو. توانیمانەوەکو کۆمەڵێک گروپێکمان دروست کردووە کە بتوانین هونەر ئەوەی کە زیین و بکەینەوە بتوانین شێوەکاری لە شارەزورە بەرەو پێشبەری لە بەرەوەی بەڕاستی لە ئاستێکی سستا بۆ تا یاسە ئیشەڵڵا ئێمە توانین وردە بەرە و ئاستێکی زۆر بەرزی بین و بە هەموو شوێنێکی پیشان بین کە ئێمەش وەکو شارەزور کۆمەڵێک شێوەکار کۆمەڵە کەسی بەهرەمەتمانتیایە کە ئەمە تەنها چەپکێکی بچووکە لەو خەرمانە گەورەی کە لە شارەزورایە. سڵاو بۆ گیانی پاکی شاعیری هەرە گەورەی کورد نالی مەزن ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ شەیدا گوترێ نالی بە ڕەحمەت بێ مەحبوبە حەبیبە خێل و قیچ بووە ینی چاوی خێل بووە بۆیە لە شێرێکا فەرمێ پێم دەڵێن مەحبوبە خێل و قیچە مەیلی شەڕەکە خێل و قیچە یا تەرازووی چاوی نازەکە ینی ئەڵێ نەخێرەوە خێل و قیچی نییە بەڵکو چاوەکانی خۆی بە جۆرێ دەخانی ئەوەندەی خۆش ویستووە خێل و قیچەکەشی بە تەرازووی ناز و نازوعیشوەی ژنانە چواندووە و نەیویستووەکەوە عیب و عارێک لەسەر مەحبوبە و حەبیبە خاتوونی خێزانی بڵێ خەڵکێک تا ئێستا پێی وایەکەوە شوورەیی و عیبەیەکەوە مەولەوی مەحوی نالی سالم کوردی ئەمانە کەسێکی هەبووە بەرامبەرێکی هەبووێکەوە قسەی بکرد بەڵام ئێستا کتێبێک دەرچووە لە بەڵگەنامەکانی عوسمانیە هاتووەکەوە نالی لە ئەستەمبۆڵیش ژنێکی هەبووە جاخوا بکە نەوەکانی نێنەوە داوای میراتمان لێ بکەن و ئەوانیش شتێکی زۆر بەرن نالی شاعیرێکێکە لەو شاعیرە هەرە مەزنانی کەوا لە لووتکایە تا ئێستاش مەحبوبە کەسێکی خۆشەویست بۆ لە ژیانە حەبیبە خاتوون یا خۆی بە مەحبوبە ناویە بە مەحبوبە و حەبیبە هەریەک وەکوڵی هاواتان بۆیە لە شعرێکیان لە زۆربەی شێعرەکانی ئاماژەی پێکا بەڵام بەهۆی ئەو هەستە ئاینی و پابەندیە ئاینی و کۆمەڵایەتی کە زانایانی ئێمە هەیان بووە وەکو مەحوی و نالی و سالم و کوردی کە بەردەوام ئەمانە دەرچووی حوجرە و خانەقاکانی ئێمە بوون هەمیشە زانای هەرە مەزن و تێگەیشتووی ئیسلام بوون
و لە شعر و قەسیدە و غەزەلەکانیشیانە ستایشێکی بەرزی خوا و پێغەمبەری خۆیان کردووە صلی الله علیه وسلم و شاعیرێکی وەکو مەولەوی عقیدەی ئیسلامی بە شعر هۆنیوەتەوە وەکو عقیدەی مەرزیە لایەن تا ڕادەیەک وەکڵێ کۆنکرێتی و داخراوی بووەکەوە باسی خۆشەویستەکەی خۆیان بکەن لە کاتێکە بەڵام مەولەوی لەبەروی کە عنبەر خاتوون بۆتە خێزانی لە دەیاها شعر ئاماژەی پێ کردووە. بەڵێ دەستخۆش ڕاز. بەڵە بەڕێزان ئاهەنگی دەرچوانی زانکۆ ساڵانە گرنگێکی زۆری پێدەدرێت و خوێندکاران وەک یەکێک لە ڕۆژە گرنگەکانی ژیانیان سەیری دەکەن. بەهۆی ئەوەی دوای تەمەنێک گەیشتونەتە کۆتا قۆناغی خوێندن با بانگشتی کەسوکار و دۆستان و هاوڕێیانیان و پۆشینی جلوبەرگی جوان و قەشنگ گزارش لەو خۆشی خۆیان دەکەن. پێامنێرمان جەلال محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبێت. لە ژێر چەترێک بۆ ئەوەی جوانیەک بە ئارایشتێکی چەند کاتژمێری لە خۆیان چنیوە بارانی لە ناکاوی ئەمساڵ لێیان تێک نەدات. چاوەڕێی هاتنی کەسوکاریانن ئاخر زۆرینەی قوتابیان هێندەی مەراسیمی هاوسەرگیری گرنگی بە ئاهەنگی دەرچوون دەدەن لە زانکۆ و پەیمانگاکاندا. ڕۆژێکەوە کوتمە ڕۆژێکی تایبەتە بێت جیاواز دەرکەوین لە ڕۆژانی تر. خۆ ئامادەکردنەکە تەنها بۆ ئەوەیە کە تۆڵی ڕۆژێکە دووبارە نابێتەوە زۆر باوە لەم سەردەمایدا چی کورتچی کچ زۆر ئینتیمان بە جوانی خۆیاندن هەم لە ڕووی زانستشەوە ئەوەندەی ئینتیمان بە جلوبەرگ و جوانیەدەن ئینتیمان بە زانستەکەی نادەن بە علمەکە نادەن. دایک یان باوک بە دوو هیوای زۆر قوڵەوە خەندە لەسەر لێ و خۆشی بە دەموچاویەوە دەبارێت. کوڕیان کچەکەیان لە دوای زانکۆ دابمەزرێت نەژمرێت تاوەکو ئەمڕۆ لە ئاهەنگی هاوسەرگیریەکەی بەشدار بێت و خۆشی دەرببڕێت. حەزەکە منیش ئێتێکی باش و ڕێک و پێک بێ و کچەکەمان ڕێک و پێک و باشە و ڕێکی ڕێک و پێکی باشش ببێ بە نەسیوی. ئاواتمەوە بۆم ناڵم تەخەڕوجکە زۆرم پێخۆشە و کچمە و تەخەڕوجی کردووە. ئاواتم ئەوە هەیە ئەرەوەڵا زەواج کات و بە دڵی خۆشێتە ماڵ و حاڵی خۆی و هەر کەسە و بە جوانترین جلوبەرگ خۆی ڕازاندوێتەوە. زۆر جار کچەکان بەهۆی ماکیاژی زۆر و کوڕانیش بە ستایلی نوێی قژەوە تەنانەت لای هاوڕێکانیشیان ناناسرێنەوە. چرکاندنی دەیان وێنە لەو چەند کاتژمێرەدا جگە لەگەڵ خزمان لەگەڵ هاوڕێکانی ڕەنگە تاکە یادگاری بێت لە دوای دەیان ساڵ گەر لە یەکدیشدا بڕێن کۆیان بکاتەوە بیرەوەریە خۆش و ترشەکانی دەورانی زانکۆیان بیر بخاتەوە. وێنەکە یادگاریەکە کە ئەمێنێتەوە لە کۆتاییە ڕۆژێک سەیریەکەی ئەڵێمە ڕسمی هەموو هاوڕێکانمە چەند ساڵێک پێکەوە بووینە ئەم ڕسمانەمان پێکەوە گرتووە شتێکی ڕۆتینە هیچ شتێکی وانە. بەڵام ئەم وێنانەکە ئێستا ئەیگیرین لێرەدا بۆ داهاتوو کە ئەتوانین بە وێنەکانە بیان ناسینەوە یان کە بیرمانکردن سەیری وێنەکانیان بکەین و ئەو ڕۆژە خۆش و ناخۆشانە بێتەوە یادمان کە لەگەڵ ئەو هاوڕێیانە و لەگەڵ ئەو برادرانەی خۆمان لە زانکۆدا بەسەرمان بردووە و گرتنی ڕسمەکانی شەر بۆ ئەوەیە کە ینی تاکە شتێکە کە لە ژیانمان ئامێنێتوانێ و ئەتوانین دوایەوەی دوای چەندین ساڵ ئەم ڕسمە هەرەمێنێتوانە بەجددی. ئەمە ئاهەنگی کۆتایی قۆناغێکی ژیانە کە ڕۆژێکی پڕ لە یادگاری و بیرەوەریەکی خۆشە هەم بۆ قوتابیان و هەم بۆ کەسوکارەکانیشان. بەڵام لە دوای ئەم ڕۆژە زۆرینەیان بە تایبەتی لە کچان دەبێ بگەڕێنەوە بۆ گۆشەی ماڵ و دەبنەوە بە کابانە گەورەکەی ماڵ. بەشێکی دیکەشیان بەگشتی یان درێژە بە خوێندن دەدەن یا دادەمەزرێن. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ بەڕێزان تەواوی پرگۆ بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا ئومێدەکەم جێی ڕەزامەندی و ئومێدی ئێوەی عزیز و خۆشەویست بێت تا بەیگەشتنەوەیەکی تر و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارانم تێتانەگەمەوە بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم مەشاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ.